ئاشێ سپی بوو لە عوجرانی ڕادەهات ئەو ئاوەلەیە کە برنتر بوو لە کۆڕێ دەیکێشا ئەگەر جێکی لە دەرێژ با زستانان بیبەس با بیتەقیبا نەجیمی عەبدوڵاغەی زۆر جوان دەیتوانی چوپی تایە ترمبێلی لیزی لیز بکەن و ببەستنەوە و ئەوە هەتا ساڵی 1970 مەشروعی ئاوێ بۆڕیە پلاستیک بە 6 ئینجی لە عوجرانێ هاتە کۆڕێ. ئەخی فەقیر لێ بوونا و فەقیرکەش لەو وەختی فەقیر لێ بوون دە 15 فەقیر مەلا تازە من ئێستاش مەلا حوسێن لە پاشی مەلاتای بابی مەلا حوسێنی بۆ مەلا سولەیمان خوا عەفوی کە ئەویش ماوەکی چاک لێرە بوو لە پاشویش مەلا حوسێن ئێستا کوڕێویە لە جێ ئەوە مەلای گوندی کۆڕێ ئێستا ئەو سەرپەرشتی ئەو مزگەفتەیە کە بەڕسمی ئەو خوا خێری بنیسێ ئەو مزگەفتە و ئەو عوجرە و ئەو فەقییانە بەڕاستی بوویتە مەدرسەشی کۆڕێ لا فەقییان. السلام عليكم ورحمة الله. سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير. مێژووی مزگەوت لە خاچی کورد سێشەممە کاتژمێرنەوە.